سەرەتای دروستکردنی ئەو کارگەیەمان دەگەڕێتەوە لە ساڵانی 2007 بەرهەمی بەرمیلی ڕۆن و گاز و نەوت دروست دەکا. بەشی دووەمی بەرمیلی قیر دروست دەکا. سەرەتای بیرۆکەی مەعمەل باوەڕمان وا بوو کە کارگەیەک دروست بکەین. ئەو کارگەیە بتوانین یەکەم جار بەشی ناوخۆی هەرێمی کوردستان دروست بکەین، پاشان بتوانین لۆ باشووری عێراق دروست بکەین، پاشان بتوانین بەرهەمەکانی خۆمان بنێرینە دەرەوەی عێراق. بیرۆکەمان وا بوو و ئەو بڕیارێکە داماننا بۆ شێوەی بەتەکید جێبەجێمان کرد کە توانیمان ئەو ئینتاجی خۆمان بەرهەمی خۆمان لە ناوخۆی هەرێم وەکو ئیکتیفاایەکی ذاتی بە تەواوی دروست بکەین. یعنی هەموو ئەو کارگانەی کە کارگەی ڕوونیان پێدرێن، کارگەی ڕوونی ئۆتۆمبیل دروستکردن، پێویستیان بە بەرمیلی مەبوون، توانیمان ئەو بەرمیلانەی کاتی خۆی لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە دۆراپشتی هەرێمی کوردستان و باشووری عێراق کە دەهات توانیمان کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکەین کەەوە بەرهەمەکانمان بەشی هەموو هەرێمی کوردستان بکە و ئێستا دەدەینە باشووری عێراقیش و ئێستا کاڵایەکانیشمان لۆ دەرەوەی عێراق دەنێرێت. بدایەتی مەوادی خامی ئێمە پلێتە، پلێتی ساردی پێ دەڵێن، پلێتی ساردی و ڕۆندار ڕۆغەنی. بدایەت کە ئەو پلێتەمان لە دەرەوەی وڵات لە بۆ دێ، هیچ کارگەشی ئەوها لە لێرانە نییە بەرهەمی خۆمان بێ، لە دەرەوەی وڵات پلێتەکەمان لە بۆ دێت، ئێمە دەیێنین لە ناو کارگەکەمان و دوای ئەوە کە پلێتەکە هات لێرانە دامانگەر، پلێتەکە دێخاین لەسەر باز ڕۆڵی. بازڕۆڵ ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە کە ئەو پلێتەی هاتووە بیبڕێ، کە پلێتەکەی بڕا، پلێتەکەی ئامادە دەکا بۆ ئەوەی لول بێ و ئامادە بێ بە بەرمیل. دوای ئەوەی کە ڕۆڵەکانمان هینا و خستمانە سەر بازڕۆڵی، لە بۆ هەر بەرمیلەشی کە ئامادەی بکەین پێویستمان بە دوو جۆر پلێتی هەیە، قیاسەکانیان جیاوازە. بەرمیل قەدی بەرمیل دەبێ پلێتەکەی ئەو هاالەیە 0.8 ملیم جاران 915 بەکاردێنینەمە لە بۆ قەدەکەی کە بازڕۆڵ ڕۆڵی خستە سەر، کە ڕۆڵەکەمان خستە سەر بازڕۆڵی، لێرانە بەو قۆناغەیدا تێپەڕ دەبی، دەیبڕی ئامادەی دەکا لە بۆ قەدەکەی، قەدی بەرمیل. پاش ئەوەی کە هات لێرانە جیهازی مقەسی پێ دەڵێن، پلێتەکە دەبڕی، کە پلێتەکە بڕدرا لێرانە بە قیاس دەیبڕی، 180 سانتیم دەیبڕی دەبتە قەدی بەرمیلەکە. دوایەوە لێرانە تۆ دەبێتەوە بەو مەجموعەیە دەڵێن بەندەر، کە بوو بە بەندەر لێرە هەڵدەگیرێ و دەخرێتە سەر جیهاز، ئامادە دەکرێت بۆ لولکردن و بوون بە بەرمیل. یەکێکی تر لە بەشەکانی کارگەکەمان بریتە لە دروستکردنی سەر و بنی بەرمیل.
ئەوە پلێتەکەی سەروبنی بەرمیل 0.9 ملیم 1250ە کە ڕۆڵمان خستە سەر بازڕۆڵ هاتە سەر جیهازەکە بە ڕیاضی تیرەکەی 57 سانتیمە تیرەکەی دوای ئێوە کە هاتە دەرێ بنەکەی بە جیاواز و سەرەکەی بەرمیل بە جیاواز سەرەکەی دیسان دەڕواتە قۆناغێکی تر ئەویش کونکردنی دایسی گەورە و دایسی بچووکە بۆ قەپاغی سەری بەرمیل دوای ئەوە کە لەم قۆناغەش دەرچوو دەڕوا لە بۆ قۆناغێکی تر ئەویش پێی دەڵێن قۆناغی جەلیە ئەم قۆناغا موادێکی تایبەتە وەکو جەلی وایە لە ڕۆخەکەی سەروبن دەدرێت لەبەر ئەوەی کە ئەو موادە بەکاردێنین بەرمیلەکە لێوی بەرمیلەکە وەکو سلیکۆن وایە تونتری دەکات بۆ ئەوەی کە موادی شلی لێ نەڕواتە دەرەوە. ئەمە لە بیدایەتی کارەکەمان مانگانە لە 3,000 4,000 5,000 بەرمیل لە بیدایەتی کە کارگەکەمان ئیشی کرد هەتا 5,000 بەرمیل لەمانتوانی ئینتاج بکەین بەڵام بە باوەڕ بەخۆبوون و پشت بەخۆ بەستن و کە باوەڕمان بەخۆمان بوردەوە لە کارگەکەمان بەرەو پێش برد لەو 5,000 و 6,000 ئێستا ئەمە گەیشتی ناو ئەنجامەی کەوا دەتوانین مانگانە هەتا 100,000 بەرمیلی ڕۆن و نەوت و گاز دروست بکەین بە دەوامێکی بەردەوام و دەتوانین هەتا 100,000 بەرمیلی قیر دروست بکەین. دوای ئەوەی کە پلێت بوو بە بەندەر دێتە ئامادە دەکرێت و دێتە سەر ئەم ئامێرە دوای ئەوە دەڕواتە قۆناغی لولکردن کە پلێتەکە لول دەکات دوای قۆناغی لولکردن قۆناغێکی تر دێ بە ناوی لەحیمی پنتا قۆناغی لەحیمی پنتا کە 5 پنتا لە قەدی بەرمیلەکە دەدات بۆ ئەوەی بەرمیلەکە خۆی ڕاگر بێت بۆی ڕاگر بێت و ئامادە بێت بۆ ڕۆیشتن بۆ لەحیمی خەتی ئەو لەحیمی خەت کە ئامادە دەکرێت بەرمیل بۆ ئەویش بە هەمان شێوە لەو قۆناغەیدا بەرمیلەکە قەدی بەرمیلەکە لەحیم دەکات. دوای ئەوەی کە لە قۆناغی لەحیمکردن دەرچوو بەرمیل دەڕواتە قۆناغێکی ترەوە ئەویش پێی دەڵێن قۆناغی خەت کە لە ناوەوەی بەرمیلەکە خەتێک دروست دەکات ئەو خەتە بۆ ئەوەیە کەوا بەرمیلەکە زیاتر خۆڕاگرتر بێت هەم ئۆرجیناڵی بەرمیلیش بە هەمان شێوەیە دوای ئەوەی کە لەو قۆناغەش دەرچوو دەڕواتە قۆناغی دانانی سەروبن ئەم قۆناغا سەروبنی بەرمیلەکە جێگیر دەکرێت لێی دوای ئەوەی کە لێی جێگیر کرا لێی لەحیم دەکرێت و دەبەسترێت دوای بەستنی سەروبنی بەرمیل دەڕوا بۆ قۆناغێکی تر ئەویش پێی دەڵێن پشکنینی بەرمیلەکە کە ئایا ئەو بەرمیلە کون بووە یاخودنا یان هیچ زیانێک بەو بەرمیلە کەوتووە یاخودنا.
دوای ئەوەی کە بەرمیل لە پشکنین تەواو بوو زانیمان بەرمیلەکی دروستی داوێ بە ئێمە دوای ئەوە بەرمیلەکە دێتە دەرەوە کە بەرمیلەکە هاتە دەرەوە لە مەرحەلەی لە قۆناغی پشکنیندا قەپاغی بەرمیل هەردوو قەپاغەکانی بەرمیل قەپاغی کچکە و گەورەی لەو دیوە لێگیر دەکرێت و دوای ئەوە دەڕوا بۆ قۆناغی شوشتن لە قۆناغی شوشتندا سەرەتا بەرمیلەکە بە تایید بە مەوادی پاککەرەوەی تایید پاک دەکرێتەوە و دەشوردرێ دوای ئەوەی کە بەرمیلەکە لەم قۆناغەدا دەرچوو دەڕوا بۆ قۆناغی خاوێنکردنەوە تەنیا بە ئاو بەرمیلەکە دەشوردرێتەوە دوای ئەوە کە بەرمیلەکە شوردراوە لەم قۆناغەدا دەردەچێت دەڕوا بە موادێکی تر قاوێنی دەکەینەوە بەو مەوادا دەڵێن فۆسفات دوای ئەوەی کە فۆسفاتەکەمان بەکارهێنا و لە بەرمیلەکە درا دیسان هەمان بە هەمان شێوەی پێشوو بەرمیلەکە دەشوردرێتەوە تەنیا بە ئاو دوای ئەوەی کە بەرمیلەکە شوشتراوە قۆناغی دوای ئەوە بەرمیل قەپاغی کچکە و قەپاغی گەورەی دایسی قەپاغ و دایسی بەرمیلەکە شل دەکرێتەوە دوای ئەوەی کە شل کراوە بۆ ئەوەیە کە بەرمیل گوب نەکا کە هەوای نەستە ناوی بەرمیل کە لێرانە دەرچوو لەم قۆناغەیە کە بەرمیل دەرچوو دەڕوا بۆ قۆناغی وشکردنەوە ناو کوورە ناو ئەم کوورەیە دوای ئەم کوورەیە ئەم کوورەیە پیشەی ئەوەیە کە بەرمیلەکە وشک بکاتەوە و ئامادەی بکا بۆ ڕەنگکردن بەنسبەت کوالیتی بڕیاری ئەوەمانداکەوە یەکەم کوالیتێکی زۆر باش دروست بکەین نرخەکەی بین لە خوارێ هەتا ئەو بەرمیلانی کە لە دەرەوەی هەرێم و لە دەرەوەی عێراق دێن بتوانین ڕکابەریان لەگەڵ بکەین کاتی خۆی کە بەرمیل یەک بەرمیل داخلی عێراق دەبوو قیمەتی بە 35 دلار داخلی عێراق دەبوو بەڵام ئەمە هەموو محاوەلەی خۆمان کرد نرخی ئەو بەرمیلانە لە 35 دلار دامان بەزان لۆ نیوە قیمەت هەتا 18 دلار بە کوالەتێکی زۆر بەرزتر لە ئەو بەرهەمانی کە لە دەرەوە دێت و بەڕەنگکردن و وەیاکردن و سوبکردنێکی زۆر بە کوالەتی بەرز ئەو فترەی کە کارمان کردیا بەرمیلەکانمان هیچ مشکلێکیان نیە هەتا ئێستا چەند ساڵە کارێ دەکەین هیچ کارگەیەکی ڕۆن گلەی ئەوەمان لێ نەکردێت کە بەرمیلەکمان کونبی یان بەرمیلەکمان قۆپایبی یان بەرمیلەکمان مشکلێک هێبی بەرمیلەکەمان بە کوالەتی زۆر باش تەسلیم کردێ و بە نرخەکی زۆر گونجاو توانیتمان بەو خاڵانی کە باسم کرد بەرمیلی لە دەرەوەی عێراق بە هیچ شێوەیەک کەس ناتوانێت هاوردەی بکات دوای ئەوەی کە بەرمیل لە کوورە هاتە دەرەوە وشک کرایەوە ئامادە کرا بۆ ڕەنگکردن بەرمیل دێ بۆ ژووری ڕەنگکردن سیستەمێکمان هەیە سیستەمی ڕەنگکردنی ئەڵمانیا کە دەتوانێت سێ جۆری ڕەنگی جیاواز لە بەرمیلێک ڕەنگ بکەین سیستەمێکی ئەڵمانیا بە چواردە دەمانچە و چواردە سۆندا ڕەنگێکی جوان ڕەنگی کوورەی پێ دەڵێن حراری دوای ئەوەی کە بەرمیلەکە ڕەنگکرا لەو ژوورە ڕەنگکرا بەرمیلەکە ئامادە دەبێت ڕەنگ دەکرێت و بەرمیلەکە لە ژووری ڕەنگکردن دێتە دەرەوە دوای ئەوەی کە بەرمیلەکە لە ژووری ڕەنگکردن هاتە دەرەوە طبعاً
ڕەنگی کورەیی پێ دەڵێن لێرانە بە هەمان شێوە وەکو دەیبینن دەڕواتە ناو کورە دەڕواتەوە ناو کورە کە ڕۆژ بۆ ناو کورەیە پیشەی ئەم کورە ئەوەیە کە حرارەتی گەرم حرارەتەشی گەرم هەتا 150 تا 160 دەرەجە لەو بەرمیلە بدا بۆ ئەوەی کە ڕەنگێکی ساف و جوان و تەو بە بەرمیلەکە بدات و بە هیچ جۆرێک نەتوانێت یان شۆخۆدیان لێ جودا بێتەوە یان پەڵەو لەکەیەکی بە بەرمیلەکەەوە بێت. پاشی ئینتیفازەی 91 کە شۆڕشی چیاتەوە بوو بەڕێی من بە شۆڕشێکی پیشەسازی دەست پێ بکرێت یعنی پێشمەرگەی شاغ ببیتە پێشمەرگەی پێشسازی لە زۆربەی ئەو کۆبوونەوانەی کە لە هەولێری پایتەخت دەکرێت لە یەکێتیە پیشەیەکان ئیتحادەکان زۆربەی کۆبوونەوەکان ئەم بانگ دەکرێن لە زۆربەی کۆبوونەوەکانیش بەشداریم کردیا و هەتا ئێستا زۆربەی کۆبوونەوەکان ئەم بەشداری دەکەم. ئەمن لە هەموو کۆبوونەوەکان ڕێی خۆمدایە کەەوە ئەمە باشترین شت خزمەتی کوردستانی پێ بکەین ئەوەیە کەوا بتوانین پیشەسازی و کەرتی پیشەسازی و کەرتی کوشتتوکاڵ پێش بخەین. کامە ئەو ڕێی کەرتی پیشەسازیمان گرتیا بتوانین کارگە دروست بکەین لە کارگەی بچووک کارگەی ناوەندی کارگەی گەورە کە بتوانین بەلایەنی کەم بەشی ناوخۆی هەرێمی کوردستان دروست بکەین. ئەمە ئەگەر توانیمە بەشی ناوخۆی هەرێمی کوردستان دروست بکەین ئەو بڕەپارەی کە لە بۆ دەرەوەی هەرێم دەڕوا هەمووی لە ناوخۆمان دەمێنێتەوە. لە بۆ ڕۆژێکی ئەو ڕۆ وەکو کە ئێستا باری ئابووریمان خراپە لۆ ئەو ڕۆژەی بەکەلکماندا کە من 30 ساڵە پاشی ئینتیفازەی دائیمەن تەکیدم کردو و هەر تەکیدیش دەکەم کەەوە ئەمە بتوانین کارگەی دروست بکەین کارگەکان ئەوجە بە چەند ڕێکارێک دەبیتن هەم بە هاوڵاتی هەم بە کۆمەکی حکوومەت کە بتوانین ئینتاجی خۆمان ئەگەر بەلایەنی کەم نەشتوانین سادری بکەین لە بۆ دەرەوەی هەرێم بتوانین بەشی ناوخۆ دروست بکەین. دوای ئەوەی کە بەرمیل لە ژووری ڕەنکردن هاتە دەرەوە دێتە ناو ئەو کورەیە ئەم کورەیە پیشەی ئەوەیە کەوا دەرەجەی پلەی گەرمای ئەو بەرمیلە لە 150 تاکو 180 دەرەجەی حراری گەرمی بەرز بکاتەوە بۆ ئەوەی ئەم ڕەنگەکە بە جوانی لەگەڵ پلێتەکە کەپس بکات و نەتوانی هەڵبستی یان شوختی بگریت. دوایەوەی کە لەم کورە هاتە دەرەوە دێتە ژوورێکی تر ئەو ژوورە پێی دەڵێن ساردکەرەوە کە بەرمیلەکە ڕۆیشە تا ئەو پلەی گەرمایە دوایەوە لەو ژوورە بەرمیلەکە سارد دەبێتەوە کە سارد بۆ بەرمیلەکە دێتە ئێرانە و لێرانە بەرمیلەکە دەردەچێت کە بەرمیلەکە دەرچوو ئیسان دەڕوا بۆ قۆناغی پشکنین. لێرانە پشکنین بۆ بەرمیلەکە دەکرێتەوە بە هەوا پشکنینی بۆ دەکرێت کەوا بزانین ئایا هیچ خەلەلێک یان هیچ کونێک لەو بەرمیلەدا هەیە یان نا. لێرە دەتوانم بڵێم کۆتا قۆناغی دروستکردنی بەرمیلە کۆتا قۆناغ ئاخیر پشکنینی بۆ دەکرێت و دوای ئەوە دەڕوا بۆ قۆناغی لۆگۆکردن. لە سەرەتاوە داوامان کردیا کەەوە ئەو کارگانە دروست بکرێن لە هەرێم بات لەسەر هەمان کاڵا دابدرێ گومرگێکی زیاد لە سەروانە دامدرێ بەڵام لەسەر مەوادی ئەولیەکان کەرستەی خاوەکان گومرگێکی کەم دابدرێن هەتا بتوانین لێرەمە ئین ئینتاجەکان بەرهەمەکان بە خۆمان بەرهەم بێنن. لەو حالەتەی هەم حکوومەت ئیسیفادەی سوودی خۆی دەبینی لەو بازی کەوەری دەگری لەسەر مەوادی کەرستەی خاوەکەی هەم ئێمەش وەکو خاوەنی کارگەکان دەتوانین سوود ببینین کارگەکانی خۆمان زیندی بکەینەوە کارمەندی خۆمان ئیش پێ بکەین کوردستانی خۆشمان بەرەو پێش بین.